جەنگە مەزنەکەی ئیمیو چی بوو چۆن ڕوویدا؟ دوای جەنگی جیهانی یەکەم زۆرێک لە سەربازە گەڕاوەکانی جەنگ لە ئوسترالیا کێشەی داراییان هەبوو، کاریان دەست نەدەکەوت و بێکار بوون. بۆی حکوومەت لە ڕۆژاوی وڵاتەکە زەوی پێدان تاوەکو بیچێن و لالایەک خۆیانی پێبژێن و لالایەکی دیکەش بەرهەمی وڵات زیاتر بکەن. بەڵام ئەو ناوچەیە لانکەی باڵندەی ئیمیو بوو کە دوای وشترمڕا گەورەترین باڵندەی سەرزەویە و بەرزیەکەیان دەگاتان نزیکەی 2 مەتر. خێراییەکەشیان دەگاتان نزیکەی 50 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. باهۆی زۆری و باڵندانەوە لە ناوچەکەدا زیانێکی زۆریان با کێڵگە و بەرووبوومەکان دەگەیان، بۆیە جوتیارەکان پەنایان بردە بەر حکوومەت تاوەکو بۆیان چارەسەر بکات. لا وەڵامدا حکوومەت هەندێکی تر لە سەربازە گەڕاوەکانی جەنگی کۆکردەوە و دووچەکی جۆری لویس مەشینگەنی پێدان لەگەڵ 10,000 فیشەک بۆ ڕاوکردن و کەمکردنەوەی ژمارەی ئیمیۆکان. بەڵام بەهۆی خێرایی و جرپنی باڵندەکانەوە سەربازەکان نیان دەتوانی بیان پێکن و هەوڵەکانیان بێهودە بوو. دوای چەند هەفتەیەک هەوڵدان ڕایگشتی دژی هەڵمەتەکە جوڵا، چونکە پارێکی زۆری تێدا خرج دەکرا و هیچ دەرەنجامێکیشی نەبوو. بۆی حکوومەت بە ناچاری سەربازەکانی کشاندەوە و کۆتایی بە هەڵمەتەکە هێنا. ئێستا و بابەتە بووەتە سەرگوزشتێکی گەببازی لە ئوسترالیا و بۆ گاڵتە بێکردن بە جەنگە مەزنەکەی ئیمیو ناوی دەبن.